سڵاو ئازیزانی پۆلی 12 ئێستاش بابەتی ئەلموتەنەبی تاوا دەکەین نیوەمان باس کرد بوو ئەنی ژیانی متەنەبی و قەسیدەکەمان شی کرد بوو و مانایەکانیشمان گۆت بوو ئێستا مایتمان وەڵامی پرسیارەکانی ئەو بابەتەی بدەینەوە. پرسیاری یەکەمیان ئەختار الکەلیمات الأساس في النص ئەوە شتێکی نوێمان پێ دەرێ ئەو بابەتە نوێ کەلیمات الأساس کەلیماتی ئەساس لەوانەیە لەو دەقە لەوانەیە لە دەقە شتری خارجیەکەش بێتەوە کەلیماتی ئەساسی هەموو دەقەچی بریتێ لەو شانەی کە بڕبڕی پشتی نەسەکەی دادەندرێن بە عەمود فەقەری دادەندرێن بە بناغی دادەندرێن ئەو شانە ئەگەر لە نەسەکەی دەربینی نەسەکە خاڵی دەبیتن و مانای نامێنێ. کەلیماتی ئەساسی ئەو نەسەی خۆمان زیاترێت چ وشک ئەساسی بوو گرنگ بوو وەک برێن ئەمە پێدەرێن بەیت القەسید بوو زۆر متەنەبی دووبارەی کردبەوە وشەی ئەناس خەڵک باسی ئەزەمانی دەکرد ئەعانە هاوکاری کردن مرازەکانی نەفێز یعنی هیوا و ئاوات زەلیلی ئازایەتی ئەو چەند خاڵەی زۆر باس کردبوو. پرسیاری دووەمیان کەلیمەی ئەلمورادی دەوێ کەلیمەی ئەلموراد مراد لە ئەرادە هاتیە ئەرادە یوراد و مەبنی مەجهولەکەی مراد دەبتە اسم مفعول كلمة مراد أراد بماضيكي مضارعكي مبني المجهولكي يراد بويتا مراد كاتا مراد تسيا بجيري صيغة صرفيكي بجيري صيغة صرفي اشتقاقكي كلمة مراد اسم مفعولة لا تفعل لك هاتيا فعل ماضيكي تسبوا أراد ما نيتسيا ما يريده الإنسان قشت أوشتاني كمروف ديبي حزيل هذاك سيميان دەڵێ لە چاربەیتی یەکەم چ شتێک نیشان دەکەم ئایا مووقفی شاعر چ بووە سەبارەت بە زەمان و با خەڵک شاعر چۆن لە زەمانە گەیشتیە و چۆن لە خەڵکیش گەیشتیە. يرى الشاعر أن الزمان يحول دون تحقيق الناس معظم أهدافهم شاعر قەڵاعەتی وایە کەوا زەمانە ڕێگرێکە نایڵی خەڵکان بە ئامانجەکانی خۆیان بگەن زۆربەی ئامانجەکانیان پێ بەدەست نایە فيموتون دمرين وفي أنفسهم غصة منه هموي دمريتنو داخو خفتك شي للظلمة نهات تجزي وإذا أصنع الصنيع إليهم فلا يلبث أن يقدر هذا الإحسان أجر ما ويتش زمان الرويتي كدنو برويانا زرد خنيكت ما ويتش كرت ليان تيك داداتنو ليان تفتو طالك هروها قناعتي وأدي إنسان موقف يساعد الزمان على أخي الإنسان مروفي لباتي هو هاوكاري يكتريبي هاوکاری زمانە دەبی لە چ لە دژی مرۆڤەکەی خۆی لە دژی برایەکەی خۆی برا مرۆڤەکەی. پرسیاری چارەمیان في أي بيت عبر الشاعر عن استغلال خيرات الطبيعة لصنع الأسلحة الفتاكة لكان بيت الشاعر پێمان دەڵێ کاتێکەوە زەمانە کاتێکەوە پەروەردگار هەندێک توخمی سروشتیمان دەداتێ لە باتی ئێمە لە بۆ شتی بە سوود بەکاری بینین دەچین چەک و شتی کوشندەی لێ دروست دەکەین یەکتری پێ دەکوژین یەکتری پێ لە ناو دەبین لە کام دێر شاعر ئەو ڕەخنەیە دەگری ئێمە لە باتی ئەوەی دیمەنە سروشتەکان لە بۆ جوانی و لە بۆ سوودی خۆمان بەکاربینین دەچین لە بۆ شتی تێک دەروشتی بکوژ بەکاریان دێنین دەڵێن في البيت الخامس لە بەیتی پێنجەم. شاعر دەرێ زەمان لۆ نمونە العود الخەشەبی دارمان دەداتێ چمان دەداتێ لە قەدار فلا نستخدمه لخيرنا أما ناتن أو دارانا لبو رحلة ولبو درجاي بسود ولبو باكدنا ويجينجو لبو أشتانا بكاربينين مالكو داتسين سدكين لبو دروس كدني رمو تسكو تفاق بكاري دينين فيرفض الشاعر هذا الأمر شاعر أو اشتي ردكاتوا شاعر بانقشي لبو ئاشتی دەکا لە بۆ خۆشویستن نەک لە بۆ دروستکردنی چەفک و تفاق و یەکتر کوشتن. پرسیاری پێنجەم مهمە دەرێ شاعر دوو بەهای ئینسانی دوو بەهای مرۆڤ دۆستی باس کردیە لەو چەند بەیتەی کە باسمان کرد. دوو بەهایەکە چنە ئەشەجاعە یەکەمیان ئازایەتی دووەمیان الكرامة شكوداري و خاون ريس هم آزايتي هم باسي ريزو شخصياتو احترامي كرديا
هاتين القيمتين لا تتعارضان مع دعوة الشاعر إلى السلام. لو أنا كسك بيت بڵێ باشە لەلایەک متەنەبی بانگەشە دەکا لە بۆ ئاشتی، لەلایەکی تر دەرێ ئازایەتی. ئایا ئاشتی و ئازایەتی دووشت نییە دژ بە یەک دیبن؟ ئایا تەعارضیان نییە؟ دەرێ نەخێر، لا تتعارضان بە هیچ شێوازەکی تەعارض و دژ یەک نینە. لۆ دژ یەک نینە، لأن السلام لا تعني القبول بالذل بدافع الجبن. خۆ کاتێک متەنەبی و هەر کەسێکی تر بانگەشەی ئاشتی دەکا، ئاشتی مانای ئەوێ غەدر لە خەڵک نەکەی، مانای ئەوێ زۆر لە خەڵک نەکەی، ستەم نەکەی، بە هیچ شێوەیەک بۆ مانایە نایەکەوە قبول بکەی زەلیلی و سەرشۆڕی بەس چیە لە پێناوی ئەوەی ئەتو کەسێکی ترسنۆکی لە پێناوی تووشی شەڕ نەبی. نا، ئاشتی یعنی زوڵم لە خەڵک نەکردن، یعنی ستەم نەکردن، بەڵام بە هیچ شێوازێک بە مانای ترسنۆکی و تەسلیم بوون و زەلیلی و سەرشۆڕی نایە، کەواتە بە هیچ شێوازێک ئەو دووشتە تەعارض نینە. پرسیاری تر أبين مدى ارتباط بعض الحكم بسيرة صاحبها. آية أو حكمتاني كمتنبي باسي كرد زیاتر پەیوەندی بە خەڵک هەیە یان هەندێکیان پەیوەندی بە خۆی هەیە و تایبەت بە خۆیتی و ڕەنگدانەوەی ژیانی خۆیتی، دەڵێن بە بێگومان پەیوەندی بە خۆیەوە هەیە. كان المتنبي طماحا إلى ولاية. متنبي يقلو كسانه بو كوازور حزيل دا صلاة بو، حزيل كرسي بو، وزارة بو، ولكن لم ينلها، والله هيز بدست الشيني هنا، فتألم بسبب ذلك، خفت آزار بيني، وهذا ما يجعل البيت الثالث مرتبطا بسيرتي. كواتا بيوندي بيت السيم بتسي هبو بجياني بي، بيت السي باسي صدكا باسي ويدكا زمانا نالي بقي أماتي خود آواتو أمان زكانت. أوش بيوندي بتسيها پەیوەندی هەیە بکە بە خۆی وابووە، بە خۆی هەوڵی داوە نەگەیشتی تێ، کەواتە پەیوەندی بەیتی سێ بە ژیانی وی هەبوو. هەروەها ئەدی مردنەکەی کوو بوو، مردنەکەی بە سەبەبی چی بوو؟ بە هۆکاری چی بوو؟ وەکو باسمان کرد لە ڕێگایە فاتک الئەسەدی ڕێگای لێگرت و ئەویش شەڕی کرد و هەرچەندە ژمارەیان کەمتر بوو بەڵام شەڕی کرد هەتا کوژرا، کەواتە مردنەکەی سەبەبەکەی چ بوو؟ شەجاعە و ئازایەتی و قبول نەکردنی زەلیلی بوو. ئەوە کەواتە پەیوەندی بە چی هەیە؟ ئەوەش کەواتە پەیوەندی بە سێ بەیتی کۆتایی هەیە کە دەیگوت مرۆڤ حەز لە شەڕ ناکا بەڵام باوەش لە بۆ مردنەکی تاڵ دەکاتەوە بەڵام زەلیلی قەپی قبول ناکرێ، کەواتە تانیم برێن بەشێک لە بەیتەکان تایبەتن بە ژیانی خۆی. ئەگەر نەرێن تایبەتن دەرێن پەیوەندێکی بە ژیانی خۆی هەیە و ژیانی ئەو ڕەنجی دایتۆ لەسەر ئەو چەند بەیتەی. ئێستا دەچینە سەتەڕاقی بالنەس، پێکاتەی نەسەکان، ئوسلوبەکان. ما الضمائر التي استخدمها الشاعر للدلالة على الشمولية؟ گوتمان ئەو نەسە حیکمەیە. حکمەش معنای شمولیت دەدا، گشتگیری، شمولیەتی زەمان ڕابردوو ئێستا داهاتوو، شمولیەتی مەکان لە بۆ هەموو شوێنێ دەبی. چ جێناوەش بەکارهێنایە لەوەی پێمان بڵێ حیکمە لە بۆ کەسێک و دوی نییە بەڵکو گشتگیرە هەموو خەڵکی دەگرێتەوە. ضەمائری غائبی بەکارهێنایە، ضەمائری غائب یعنی جێناوی کەسی سێ، بەڵام چ جۆرە ضەمائری غائبە چ بەکارهێنایە؟ ضمائری غائبی بەکارهێنایە بە سیغەی جەمع، ئەنا هم، مادەم هەمی بەکارهێنایە هم لە پاش فعلی ماضی ضەمیری غائبە لە بۆ جەمع. چیت کەشی بەکارهێنایە؟ ضەمیری متەکەلیمی قسەکەر، ئەو لە بۆ چێ؟ ئەویشیان هە بە سیغەی جەمع یعنی ئێمە. ئەوە چی بەکارهێنایە؟ ئەنا نا فعل ماضی نای پێوەیە، کاتی فعل ماضی نای پێوەیە ئەوە لە بۆ متەکەلیمی جەمعە یعنی جەماعەت المتەکەلیمین. ئەوە دوو زێناو. هەروەها ضەمیری غائبی مفرەدشی بەکارهێنایە، کەسی سێمی تاک، ئەوە لە چ بەدیار دەکەوی؟ یولاقی، کاتێ فعل مەضارعی کە بەیا دەستی پێکردیە، فعل مەضارع بەیا دەست پێکە مانای کەسی سێمی تاک دەدا. چیتریشی بەکارهێنایە؟ ضەمیری مخاطبی مفرەد، کەسی دووەمی تاک، کەسی دووەمی تاک. تەکون، کاتێ فعل مەضارعێک بە تە دەست پێ دەکا کەواتە لەگە کەسی دووەمیتی تاک. کەواتە متەنەبی پێمان دەرێ ئەو حیکمەتانە ئەو پەندانە لۆ ئێمەش دەبی، لۆ تۆش دەبی، لۆوانیش دەبی، لە بۆ هەموو خەڵک دەبی، شاملە و فراوانە. بەڵێ پرسیاری دی، پرسیاری دوو، ما الدلالة الزمنية للأفعال التي استخدمها الشاعر ليستقرئ التاريخ؟ لو سودبينين لميجو، لو أزمون ورقتن لرابردو. متنبي زورة فعلية بكار هنا، طبعا فعلي ماضي، فعلي ماضي لبيتي يكم دومي فعل ماضي بكار هنايا
كدلالكش رابردو لوتسي لبوس سود بينين لا رابردو أزمون وقرتن لرابردو سياري تر لقباء ما الدلالة الزمنية للأفعال الماضية والمضارعة المستخدمة في الأبيات السبعة الأخيرة؟ حفبيتي كوتاي متنبي فعل ماضي بكار هنا، فعل مضارع إيش بكار هنا. هم فعل ماضي كاني ككلما إلى بيجبو، فعل ماضي كتير بيجبو كلما. هم فعل مضارع كان شيء هاري هموي بمعنى استمرارية ددات. استمرارية يعني بردواميتي، يعني رابردوش دبي، يستاج دبي، يعني حالك مستقبلش دبي. فعل ماضي ككلما إلى بيش دانابو ككلما سوى فعل ماضي بمعنى تكرار واستمرار دهات. هروها فعل مضارع كانش كواتا هم ماضي كان هم مضارع كان لحبيتي أخيري هارها مي بمعنى استمرار يد يعني ماضي وحاضر ومستقبل. استمراريتش زمانك برب بيستي حكمة لبرتسه لبروي حكمة شاملة فراوانة نقورة بيوندي بزمان ومكانش دياري كراونية لوي فعل ماضي مضارع كان هر همي معناي تكرار واستمرار يعني دا هو مهم بسيارة شيء أو زارا بسياري دوام دري اسلوبي أو نصي بتسي زيادة كريتوا يشكل لو تايبت من يعني كلا قصيدة كعبي كوري زهيري شابو ليرش هيا سيا بريتيل الإيجاز كرد بري إما لبيشتشي بروغرام كشمان لبيشتشي بابتا كامان در سيواني يكم دوام مصطلحات بلاغية مهمة لين دري بيناسي إيجاز ما كردبو قوتو بوشمان إيجاز متنبي بكاريني لغا كعبي كوري زهير بيناسي إيجاز واجبة دبي لبريكيتو مطلوبة هو التعبير عن المعاني الكثير بالقليل من الألفاظ بريتيا لدر بريني شي يكزار زور بتسن وشي كم بتبي معناها يكزار زور در بري بلا بتسن كرت وشي كرتو بخت خير الكلام ما قل ودل باشري خصا او يكرد بيو فرمانا بي او بيدر الايجاز او يقل مواصفات كان متنبي بوا كلا بيتي بينزمو بيت الششم او اجازي بكار هنا بلا مهمه ايجاز مهمه سياري تر نمط نصكي بلا يقتاب يعني عزيز بنويتي استا نمطيك دخينين كهتا استا او نمطي خين دبومان همي اعازي وارشادي بو لقصيدي مساء لقصيدي اطلال لو انا همي باسي تسمان داك باسي نمطي اعازي بان داك امريتي دا ونهيتي دا ندائتي دا او زار بنويتي باسي نمطي برهاني داكي نمطي إقناعي نمطي برهاني بلغة هنا نو بزانين أو نمطا سنشانيك هبو لنشانه كان نمطي برهاني لو قصيدة متنبي لبير مكا زوربيت زار لو زاري نمطي عازي هاتي تو بلام زاري جوا نمطي برهاني أقبري بارو فيرال لو نمطي برهاني زور نداتو لبري وحدة بينزم داخل نبو بلام أوصل وحدة بينز داخلة تبي زور وريابي لنمطي برهاني نشانه كان نمطي برهاني كالظالبو بس أو قصيدة كأو قصيدة نمطي مرهاني بس إذا الظالبو يعني زياتر أو بكار هاتبو سبون نشانة كاني أو نمطي لو قصيدة من يكم أدوات الشرط زور بكار هاتبو بالي نمطي برهاني أداة شرطي أمراض كاني مرزي زور بكار ديني همان بو لو نصي إن لو إذا أو همي أداتي شرط بو دو التعارض زور بكار ديني يكميان أدوات الشرط دواميان التعارض تعارض كان سبو لكن غير أن طبعا قلت إلا أن تعارض بس لو نصي لكنه غير أن بكار هاتيا سيم أداة تأكيد لو نصي كلهم بكار هاتبو طبعا شرني بس كلهم بهر أمرازش كتوكيد بيتن أو يقل نشانة كاني برهانية سارميان شك تقليل قمانو قريمان تقليل يعني احتمالك كم بي ايش امرازك مان هي لبو شك تقليل امرازي ربما فمعنى يعني لوانيه ربما يعني لوانيه تتكش تقديمه البراهين المؤكده متنبي لو ما بسلميني كوا اش تشتيشي باشا
لەوەی لۆمان بسەلمێنی کەوا خەڵکان زۆربەی شەڕانجێژن لەوەی لۆمان بسەلمێنی زەمانە نایلی بگە ئاواتەکانی خۆمان بگەین بەڵگەمان لۆ دەینەوە حجەمان لۆ دەینەوە ئیقناعمان بکە بەچێ بە بڕهان بە بەڵگە لۆی پێدەرێن نەمەتی بڕهانی ئەوە زۆر مهم بوو ئەوە یەک لە پرسیارە هەرە مهمەکانە یەک لە پرسیارە هەرە مهمەکانی بابەتی خۆمانە پرسیاری دووەم دەرێ شاعر چ بەڵگەچی هینایتەوە لەوەی ئیثباتی بکە مرۆڤ بێڕەحمە و وەکو زەمانە غەدر لە برایەکەی خۆی دەکا لە بەیتی پێنجەم بەڵگەی ئەوەی هینایتەوە مرۆڤەکان زۆر ڕوو لە چەکن الإقبال على التصلح زۆر مەرەقیان چەکە زۆر مەرەقیان ئەوەیە یەکتری بکوژێن پرسیاری تر لە قیبا کە زۆر مهمە سێ شاعر زارشکەش باسم کردیە سێ شاعر زهير كل أبي سلمى طرفي كوري عبد المتنبي هل سيتشان الدعوة إلى الشجاعان هي بانقا شكدن لبو آزاياتي هل سيتشان خد زكان سيا حتمية الموت ما دام مردن حتمية كواتا آزاياتيش دبي هبيتين خد زيت سيا لسر آزاياتي حتمية الموت سيارة شي مهمة تقييم النص هل سنقاندن أبين قيمة هذا النص الإنسانية هل سنقاندنش لبو أو نصي دكم للاياني مروفاتي أجمل ما في النص من قيم الإنسانية زوانترين بهاي مروفاتي كأورو زيهان شانازي بيودك على قصيدك متنبية بريتيا الدعوة إلى السلام بانك شكدن لبو آشتي أوا مهمة جرينترين بهاي إنساني أو قصيدة شاعر قناعتي ويا كاريسي سروشتي بەڵای سروشتی تۆفان و نەخۆشی ئەوەندە زۆرە خۆی لە ناومان دەبە پێویست ناکە ئێمەش بچین یەکتری بکوژین کەواتە بانگەشە دەکات لە بۆ ئاشتی پرسیاری دووەم دەرێ مەدا ارتباط النص بالبيئة العباسية الفكرية ئایا ئەو نەسا پەیوەندی بە ژینگەی سەردەمی عەباسیەکان هەیە لەلایەنی فکری بەڵێ پەیوەندیەکی بە قووەتی هەیە پەیوەندیەکی چۆنی هەیە عمق زۆر بە قۆڵی پەیوەندی بە سەردەمەکەی خۆیە لەبەر دوو خاڵان خاڵ یەکەمیان حکمەتەکان و فکرەکانی ئەوەندە قۆڵن مەگەر کەسێک فەلسەفەی خوێندی بیتن منطقی خوێندبی ئەزەدتانی وا قۆڵ بیتەوە ئەگەر لە بیرتان بێ حکمەی جاهیلی سەطحی بوو چکە دەماگۆ فەلسەفەیان نەخوێند بوو حکمەی عەباسی قۆڵ و پڕمانایە لۆ چکە فەلسەفە و منطق بابوو لە سەردەمیوان خاڵی دووەمیشیان لەبەر ئەوەی بانگەواز لە بۆ ئاشتی دەکا ئەوەش چ پەیوەندێکی بە سەردەمی عەباسیەکان هەیە لەبەر ئەوەی سەردەمی عەباسیەکان شەڕ و ئاژاوە و کوشتن پەیدا بوو بۆ پرسیاری تر دەرێ ڕۆنیکەوە پێمان برێ سەبەب و هۆکار چییە تۆ زۆر معجبی بەو قەسیدەیە و واتە جوانی قەسیدەکە کە سەرسامی کردینە لە چ خاڵەکی دەیبینینەوە دوو خاڵ تەمان ئەوە مهمە پرسیارە دوو خاڵ جوانی قەسیدەکەمان پێ دەرێ یەکەمیان بانگەواز لە بۆ ئاشتی الدعوة إلى السلام دووەم عمقی حکەمیها حکمەکانی زۆر قۆڵ و زۆر پڕمانانە لەبەر ئەو دوو شتەی معجبم بە قەسیدەکەی ئێستا مایتمان ئەسیلەی وزاری پەیوەندی بۆ بابەتەی هەبی یەکەمیان دەرێ نظم المتنبي قصيدة صحب الناس وهو متنبي كي قصيدة صحب الناس داناك أو كاتلة سولاتيك بو سكر زاني المتنبي بخوي لكوفة لدايك بو ما وقت لحلب بو ما وقت مصر ما وقت ولاتي فارس كان جداينا طبعا قوتمان لا مصر باش أوي بيجيش أزموني جاني زور ديت أو كاتي حكمي دانا أو قصيدة لا مصر دانا سياري تريان من أعظم القيم الإنسانية التي دعا إليها المتنبي گرانترین بەها پیرۆزترین بەهای مرۆڤایەتی کە متەنەبی بانگەشەی لە بۆ کە لەو قەسیدەی گوتمان زۆر مهمە داوا لە بۆ چییە ئەسسەلام بانگەوازی دەکرد لە بۆ ئاشتی بەڵێ قوتابیانی ئازیز تانیمان لە ماوەی دوو دەرسان قەسیدەکەی متەنەبی و ژیانی باس بکەین هەروەها شیکردنەوەی لە بۆ پرسیارەکانیش بکەین و پرسیارە وەڵامەکانیشتان لە بۆ نیشان بکەین هەروەها شێوازی هاتنەوەی پرسیاری وزاریش لە بابەتی ئەلموتەنەبی لۆتان ڕۆم بکەینەوە بە هیوای سەرکەوتنتان